لە بەرێ من لە ماڵەوەنی هەر لە دەرۆنانە خۆم. ساڵتان لێ بێ چۆن ئەمڕاتنە دەرەوە؟ لە تۆش وەڵاهی بە حکمیەوەی خۆمان پێشووتر دایمەن لەم فستیڤاڵانەیشمانە کرد ئەمڕۆ وتمان با وەکو سەردانی کەربێن بۆ ئێرە هەروە هاتین جێیەک بگۆڕین. ئەو دۆخەی کە هەیە لە ناوچەکەیە شەڕ هەیە بەتا چەندێک کاریگەری لەسەر نەفسێتی ئێوە کردووە. کاریگەری هەیە لە بەروی ئەترسی ڕۆژارەت و ئاها سکرۆڵەکەی ئەبینیت کە چەند کوشتنی لێکەوتۆتەوە چەند ژینگە پیس بووە چەند دنیا تێک چووە بەڵام خۆی ئێمە هەر لێرە هەموو ڕۆژێکمان هەر ئەو شەڕ و مردنەیە. هیچ پلانێکە هەیە بە بۆ نێو دۆخەوە هەڵوەشا بێتەوە؟ نا بەڕای من ئەگەر دابنیشی تەنیا بیر لە دۆخەکە بکەیتەوە بە تۆ چارەسەر ناکرێت تەنیا توانی لە سوشیال میدیا لایەن لە تیڤیەکان ببینی کە چی ڕۆیە تا حدێک پێشبینی شتەکان بکەیت. هەموو ڕۆژانێکی هەینیەنە دەرەوە؟ زۆرمە زۆر بکات. بەڵێ لەم شوێنانە زیاتر چی ئەکەن چی تاقی ئەکەنەوە؟ خواردن. بەس خواردن؟ بزەبت بەڵێ خواردنەکان تاقیەکەینەوە بە حکمی خۆمان دایم لە دەرەوەین و خەریکی ئیش و کارین کە ئینەم فستیڤاڵانەوە خواردن و ئیتر ئەو کەلوپەلانی کە لێرە هەیە و لە بازاڕانیە زیاتر ئەوانە ئاکڕین و ئاوها. لە هەفتێکە چەند جار لە دەرەوە نانەخۆی؟ نازانم. 3 4 5 10 چەند؟ لە بەرێ من لە ماڵەوەنی هەر لە دەرۆنانە خۆم. یاری سەر جەمشەبەکانەیە؟ بەس بەیانی لە ماڵەوەم یعنی بەس ژەمی بەیانی لە ماڵەوە. خاتریان ئەگری؟ چۆن؟ خاترێ گرتوون؟ بەڵێ ئەیش لە بەرەوەڵم خوا قەیناوە لەگەڵ ماڵەوە بم. ئەی تۆ؟ وەڵا من کەمتر. یعنی کەمتر لە دەرەوەی؟ بەڵێ. ئەو تاو شۆنە؟ ئێکە دوو ڕۆژتر هاوسەرگیری بکەیت. من ئیشەکەم لە دەرەوە هەرە بێ لە دەرۆنام خۆم. باشە مرتاحی بەو شێوازەکە بەردەوام لە دەرەوە ناخۆی؟ ئەی مەجبوریە تۆ لە دەرەوەیت ئیش ئەەکەیت لەکوێ نامخۆی هەر نابێت لە دەرەوە نامخۆی؟ ئێستا بە خۆم تااقەتی ناخواردنی دەرەوەم نەماوەە لە دەرەوە نان خواردووە. تااقەتم نەماوە زۆر جار شتێکی زۆر بەسیت ئەخۆم لەبەرەوەی یعنی خواردنی دەرەوە هەمووی یعنی تا لە بەرچاوم کەوتەوە ئەو نەم خواردەوە نەشتەکان دووبارە بۆ تۆ سەبەت تامەزرۆی خواردنی ماڵەوە دائما هەلیەوە ڕێکەخم کە خواردنە خۆشەکانی دایکم بخۆم. ینی وەکو بەدوو هەلێک ئاگەڕی؟ ئەرەوەڵا ژیانە وتر کە بەرە و سەروتر ئەڕێت و گەورەتر ئەبی ئاوشتەکان هەڵەگەڕێتەوە وەکو مناڵیت نامێنم بە مناڵی دایمەن خواخوا مامون بڕۆینە دەرەوە نان بخۆین لە دەرەوە فاسپود و خواردنی دەرەوە بخۆین بەڵام ئێستا خواخۆمانە لە ماڵەوە بین و خواردنی دایکمان بخۆین.